هەر سەبارەت بە کۆبنەوە کارەکانی برێکس و هەوڵەکانیان بۆ ئەوەی کە ژمارە ئەندامانیان زیاتر بکەن و یەکێک لە هەوڵەکانی دیکەشیان ئەوەیە کە بازرگانی نێوان ئەو وڵاتانی ئەندام لە برێکس ئەوەیە کە دۆلار وەلاوە بنێن و بازرگانی نێوانیان بە دۆلار نەبێت و چەندین بابەتی دیکە بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز سەردار موسا شەریف شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ماڵمۆی سویدەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز سەردار سڵاوت لێبێت. برێکس هەوڵی فراوانکردنی ئەندامانی دەدات، بۆ دەتوانێت ئەمە بکات؟ زۆر سپاس بۆ پرسەم بسیار. برێکس دەتوانێت ئەمە بکاتن پرسیارێکی هەڵسوکەوتێکی زۆر ئاسانە، بەڵام ئایا سەرکەوتن دەبێتن بەدیتنی من کۆمەڵێک تەحەدیاتی زۆر گەورە هەن لە بەرامبەری وڵاتانی برێکس. یەکەم برێکس بۆ خۆی بیرۆکەی برێکس لەسەر دەستی وڵاتانی ئەندامی برێکس نەبووە، بیرۆکەیەک بووە لەلایەن گۆڵمەن ساچ گەورە کۆمپانیا و دامەزراوەی ئابووری و وەبەرهێنان لە ئەمریکا بیرۆکەکە گەڵاڵەکرا و دروستکراوە لە 2001ەوە. لە 2009 تقریباً ئەم بابەتە گەڵاڵەکراوە بەرەخراوەکە دامەزراوە. بۆچی مەترسی هەیە کە ڕێکخراوی برێکس سەر نەکەوێتن؟ یەک ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی دیکەی جیهانی کە دامەزراوە، ئەندامانی ڕێکخراوی برێکس کۆمەڵە دەوڵەتێکن زۆر گەورن لە ماوەیەکی کورتدا گەشەی ئابووری بەهێزیان کردووە، پارێک داهاتێکی زۆر بیان بەدەست کەوتووە. ئێستا پێویستیان بەوە هەیە کە ئەو پارەی دووبارە بێخەنە کارەوە. لە هەمان کاتیشدا ئەم وڵاتانە پەیوەندیکی چڕوپڕیان هەیە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە ئەمریکا، ژاپۆن، ئوسترالیا، کەنەدا لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیستەمی دارستاندن وەیا ئاڵوگۆڕی درا و تجارەت دراوە بە دامەزراوە جیهانیەکە سەرپەشتیکردنیان لەلایەن وڵاتانی ڕۆژاوە دێت، وەکو بڵێن ڕێکخراوی بازرگانی جیهانی، وەکو بانکی جیهانی، وەکو IMF، وەکو ڕێکخراوەکانی G7 و G20 کە بە خۆشیان بەشێکیان من لەو ڕێکخراوانەدا. لێرە مەسەن کۆمەڵێکی بابەتی ناکۆکە ئاراوە کە ئایا بریکس بۆ خۆی چۆن دەتوانێت ببێتە ئەلتەرناتیڤێکی ئەم ڕێکخراوانە لە کاتێکدا کە بریکس بۆ خۆی یەکێک لە کۆتایین کۆبوونەوەکانیان ئێمە خۆمان بەس دەکەین بەو ڕێنەمایانەی ڕێکخراوی ئابووری جیهان هەروەساش G20. بۆچی مەترسی داڕوخان یاکەوتنێک لەم بابەتە هەیە؟ ئەوەیە ئێمە دەبینی کۆمەڵگەی جیهان لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی جیۆپۆلیتیکەوە، لە ڕووی ئابووریەوە بەراو دابڕانێک دەچێت. باشە ئەیرانی، ئوکراین، ئەمریکا سەرکەشیان بابەت دەکاتن. لە هەمان کاتیشدا ئەم وڵاتانێک کە پێکهێنێت باش مادەم هەرناوی ئەمریکاتە سەرکەشیان بابەتە دەکات، ینی برێکس یەکێک لە هەوڵونیەتەکانی ئەوەیە کە دژ بە ئەمریکا بوەستێتەوە، ینی وڵاتانی ئەندام لە برێکس هەوڵی ئەوە دەدەن کە مامەڵە بە دۆلار نەکەن لە بینی خۆیان. دەتوانن ئەمە بکەن؟ ئەمریکا لێ دەگەڕێ یان خۆیان ئەو توانایان هەیە؟ دەتوانێتن بەدیتنی من ئابووریناسان زۆر باشتر دەتوانن لەم بارەیەوە وەڵام بدەنەوە. بەدیتنی من شتێکی زۆر گەورەش نیە کە نەتوانن ئەم بابەتە بکەن. بۆ خۆیان باسی ئەوە دەکەن کە دەیانێت دراوەکی نوێ وەکو بدەن دراوی بریکس دروست بکەن بۆ ئالوگۆری بازرگانی لە ناوبینیاندا. ئەمڕۆکە لەسەر ئاستی جیهان دوو دراو هەیە کە ئالوگۆرێکی زۆر گەورە پێ دەکەیت. یەکەم یان یۆرۆیە کە سەدا تقریباً 45-44 ئالوگۆری ئابووری جیهانی بە یۆرۆ دەکرێتن، واتە یەکێتی ئەوروپا کە پێکەنەری 27 دەوڵەتە دراوێکیان هەیە، دراوێکی هاوبەشیان هەیە. لە نەتیجەی دانوستاندنی دوور و درێژ و کۆمەڵێک ڕێککەوتنی نێوخۆیان گەیشتونە ئەو باوەڕەیە کە دراوێکی یەکگرتویان هەبێت بۆ ئەوەی کە پێگەی خۆیان بەهێز بکەن لەسەر ئاستی دنیادا، حتا ئێستا توانیویانە ئەم بابەتە بکەن. لە لای دیکەوە وەکو دۆلار هەیە کە ئەمڕۆ بەشێکی زۆری ئالوگۆری جیهان بەو دۆلارە دەکرێتن. حسابی ئەوش بکەن ڕووس و چین و هندوستان و ئەفریقای جنوبی برازیلیش یەدەکی گەورەی دۆلاریان هەیە لە بانکەکانی خۆیانە ئالوگۆری بازرگانی زۆر گەورە دەکەن و لە هەمان کاتیشدا خاوەنی وەبەرهێنانی زۆرن لە وڵاتانی ئەمریکا و ڕۆژاوادن. پرسیەکە ئەوەیە ئایا ئەگەر
هەنگاوێکی وا بێتە ئاویشتن بە پشدانەوەی سیاسی ئابووری و یا لەشکری ئەمریکا و ڕۆژاوا بەرامبەری چین و رووسیاوانە چی دەبێتن؟ خاڵێکی دیکە ئەوەیە کەواتە بە ئەمە هەر بکەمە پرسیارێک هەڵوێستی ئەمە چی دەبێت لە بەرامبەردا؟ پێت وایە کە چی دەبێت؟ طبعا کێبەرکێ دەکرێتن ئەمریکا ئەگەر حەست بەوە بکاتن کە پێگەی دراوی لەسەر لە ئاسی جیهاندا بەرەو لاوازبوون دەچێتن پێگەی و هەژمۆنی ئەمریکا لەسەر ئاسی جیهان بەرەو هەژمۆنی دەچێتن پێنگاوی خۆی دەبێتن استراتیژی خۆی دەبێتن بۆ ئەوەی کە بەرپشتانەوەی هەبێتن و خاڵی لاوازی لە لای وڵاتانی بریکس زۆرە من چەند نمونەیەک بۆتان دێنم مثلا حسابی ئەوە بکەن چین و هندوستان کە دوو وڵاتن دوو ئەندامی دامەزرێنەری ڕێکخراوی بریکسن کۆمەڵێک ناکۆکیان هەیە لەسەر سنوور کێشەی ئاخیان هەیە کێشەی وەکو بلەنبوون بە هەجموی منتەقەیی هەیە ئەفریقای جنوبی لەگەڵ ئەمریکا و بەشێک وڵاتانی دیکە هەندێک بابەت کێشەی ناکۆکی هەن برازیل لە ئەمریکا بە هەمان شێوە رووسیا و چین باشە سەردار ئەمە بەس دوو وڵاتی تازە بەزانێت بۆ بابەتن دوو وڵاتی تازە کە بوون بە ئەندام لە ساڵی داهاتوودا عربستانی سعودی و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە کۆمەڵێک بابەتیان هەیە کە ناکۆکی لەسەرن ئایا ڕێکخراوە بریکس دەتوانێتن ئەمانە هەمویان لەسەر مێزی کۆ بکاتەوە زۆر باشە کەواتە ئەمە جارێکی پرسیارێکی دیکە دروست دەکات بەڕێز سەردار ئەمە دوهەمین پرسیارم دەبێت ئەگەر بتوانی زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە سوپاست دەکەم کاتم نەماوە ئەگەر بێت و ئەم وڵاتانە نێو خۆیاندا ئەم هاموشە و هەڵسو کەوتە بکەن بە دۆلار یاخود بە یاسایانی کە نێو خۆیاندا هەیە پێت وایە کاریگەریان بەسەر جیهاندا دەبێت کاریگەریەکە جیهانی دەبێت یاخود تەنیا لۆکاڵی دەبێت لە بینی خۆیان نەخێر بە جددیەوە ئەگەر بکەون لە ڕێککەوتنێکی جددی و کێشەکانیان وەلا بنن بتوانن بەرەیەکی یەکگرتوو دروست بکەن لەسەر کۆمەڵێک بیر و ڕای سیاسی هاوبەش چونکە هێزی سەرکەوتنی یەکێتی ئەوروپا هێزی سەرکەوتنی وڵاتانێک جی7 و ئەمریکاوانە لەوەدا کە خاوەنی کۆمەڵێک بەهای سیاسی و ئابووری هاوبەشن و لەسەر ئەوانە ئیشەکەنەوە وەیەکی جیهانبینی هاوبەشیان هەیە بۆ سەرکەوتنیان هەمووشیان پێکەوە ئیشەکەن بۆ سەرکەوتنی ئەو بابەتانە ئەگەر وڵاتانی بریکس بتوانن کۆمەڵێکی ڕۆیایی هاوبەش داڕێژ کار بۆ ئەوانە بکەن لەسەر ئاستی جیهاندا لە ناوبینی خۆشیان بتوانن لەگەڵ ئەم ڕۆیان بێشک دەتوانن سەرکەوتن لەسەر ئاستی جیهانیشدا بەدەست بێنن بتوانن ببن کێبەرکێکارێک بۆ هەژمۆنی دۆلار و هەژمۆنی یۆرۆ لەسەر ئاستی جیهان لە ڕووی ئابووریەوە. بەڵێ بەڕێز سەردار موسا شەریف شارەزای سیاسەتی نێودوڵەتی لە ماڵمۆی سویدەوە لەگەڵمان بووی ماندوو نەبیت.